لە یادی 44 ساڵەی بۆمبارانکردنی قەڵازێ مەڕاسیمێکی ناڕێکخراو بەڕێوەچوو حکوومەت بە هەگبەی خاڵی و بێ بەڵێن و ئاوردانەوە لە ژینگە و ژیانی هاوڵاتیانی پشدەر یادەکەیان تێپەڕاند. وەزیری شەیدان سەردانی گۆڕی شەیدانی کرد و کەس و کاری شەیدانیش لێی نیگەرانن. بۆیە داوا لە ڕکای شەیدان دەکەم بە یەکسانی چاو لە شەیدەکانی 24 شوارکە. بەداخەوە حکوومەتی ئێستا ئێتیحادی ئەو مەجاالەی نەداوە کە هەرێمی کوردستان بتوانێت بڕوا دەنگی خۆی زیاتر لە دنیای دەرەوە بۆی کەیسەکانی بناسێنێ. لەبەرەوە هەرێمی کوردستان سیادەی نییە، خاوەن سیادە نییە، بۆ هەر محکەمەیەکی دەولی کە پێویستە دابمەزێ پێویستە بەغا ڕازی بێ. بەغا تا ئێستا نەخۆی ئەندامی ICCە دادگای تاوانەکانی نێودەوڵەتیە لە لاهای و نەمەجاری شەدا کە دادگایکی تایبەتی وەکو دادگا بۆ کە حەریری دروستکرا کاتی خۆی لە سریلان کە سیرالیۆن لە شوێنەکانی تر دروست بوو. ئێمە هەوڵێکی زۆرمان داوە تا بەغا بەو شێوە مامەڵە بکە لەگەڵ هەرێمی کوردستانەوە لەگەڵ دنیای دەرەوە ئەو دادگایە بە ئاسانی دروست نابێ، بەڵام ئێمە هەر جەختەکەین و کاری لەسەرەکە. کاغەزێکرد بۆ دەنووسن لەو سەری هەڵی دەنێتەنەکەی زەبڵیەوە کەس گوێمان لێ ناگرێ. بەڵێ خەڵک هەیە جاشە شەیدی سنگەرە، خەڵک هەیە بە عەمری خۆی مردووە شەیدی سنگەرە، لە کەرێ بەرمتەوە بە شەیدی سنگەریان نووسی واستەیە بەڵام هیچیان بۆ نەکردوین لەبەرەوەی ماڵە فەقیرینا ئەوەتە ئەوەش هەموو خەبات و شتەکەیەتی. لە مەڕاسیمەکەدا وەفدێکی مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی قەڵاتزێ بەشداریان کرد و تا جەگوڵینەیان خستە سەرمەزاری ئەو شەهیدانەی دوای 44 ساڵ لەسەر ئەرکی چالاکوانان دروستکراوە تا ئێستا ئەشکەیسی ئەو تاوانە بە جینۆساید نەناسێنراوە و قەرەبووی زیان لێکەوتوانیش نەکراوەتەوە. چاودێرێکیش دەڵێت بەعز زانکۆی بە جەنگ گوێران کرد. حکوومەتی هەرێمیش کار دەکات بۆ شەلەلکردنی ناوەندە زانستیەکان و کەرتی پەروەردە و زانستیشی فەرامۆش کردووە. نا ڕاپەڕینەکەی و نا کارەساتی ساڵی 74 کە بەچەکی ناپاڵمی قەدەغەکراوی نێودەوڵەتی مەرکەزی شار بە زانکۆی سلێمانیشەوە بۆ دوما کراوە بەدەیان و بەسەدا خەڵک شەید و بریندار بووە. ڕاستیەکەی هیچ تەنها تەرحیلەکەی ڕاگواستنەکەی بە جینۆساید ناسەندراوە لەسەر ئاستی عێراق باقیەکەی وەخۆماوەتەوە. ڕژێمی گۆڕ بەگۆڕ قەڵەمی زامدار کرد و مامۆستا و قوتابی و هاوڵاتانی خەڵتانی خوێن و پەرتوکەکانیان کرد. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە سایی حکومڕانی و دەسەڵاتی خۆماڵی خەڵک و قوتابخانە و جامیعەکان بە شێوازی تر ناچار دەکرێن کە هۆڵەکانی خوێندن چۆڵ بکرێن و نامامۆستایان و قوتابیان ناچار بەوە کراون کە دەست لە خوێندن هەڵگرن و هەندێکیان سەری خۆیان هەڵگرن بەرەو هەندەران و لەبەر نەبوونی و نەداری و دەست لە بینەقاقای مامۆستایان و باوکو و داکی خوێنکاران وردووەدا پێ بە پێ خەڵکێکی زۆر ناتوانێت مەسرەفی ژیان بۆ قوتابیەکانی دابین بکات. 24 ساڵی 1974 ڕژێمی بەعز بەچەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی ناپاڵم قەڵاتزەی خەڵتانی خوێن کرد و ناوەندە زانستیەکانی ئەو شارەشی خاپور کرد و بەهۆیەوە 162 هاوڵاتی شەهید بوون و سەدانی تریش بریندار بوون. لە 24 ساڵی 1982 خەڵکی ئەو شارە بەرامبەر زۆرداریەکانی ڕژێمی بەعز ڕاپەڕینیان بەردپا کرد. دوای 44 ساڵ لە بۆمبارانی ئەو شارە تا ئێستا کەیسی ئەو تاوانە بە نێودەوڵەتی نەکراوە. هاوڵاتیانی پشدەر و کەسوکاری شەیدانیش حکوومەتی هەرێم بە هۆکاری خزمەت نەکردن و پەراوێز خستنی ئەو شارە دەزانن. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، قەڵاتزێ.